دوو حزبی دەسەڵات لە ڕابردوو بە تایبەتی لە هەڵبژاردنەکەی 12 ئایار بە جۆرێک ئەتکی هەڵبژاردن و دیموکراسیان کردووە کە بەخشینەوەی هیوای گۆڕانکاری بە هاوڵاتیان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەستەما. ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی باوەڕیوایە هەر لایەنێکی سیاسی بیر لە بایکۆتی پرۆسەی سیاسی هەڵبژاردن بکاتەوە خۆکوشتنە و هەر دەنگدەرێکیش بایکۆتی دەنگدان بکات واتە ڕازیبوونە بەو دۆخەی 26 ساڵە دوو حزبی دەسەڵات خڵقاندوویانە. بێهێوابوون لە گۆڕانکاری بەڕاستی ئەوە نیشانەی ئەوەیە کە هەر حیزبێکی سیاسی بگاتەوە قەنەعەتە، نیشانەی ئەوەیە خۆی لە ذاتی خۆیان ئەو حیزبە هەنگاوی قوڵی نییە بۆ گۆڕانکاری و بەرنامەی گۆڕانکاری فعلی پێ نەبووە. چونکە ئێمە بەڕاستی باشترین ڕێگە لە بەردەممانە بۆ گۆڕانکاری ئەوەیە لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە کە قۆناغ بە قۆناغتا ئێستا لەم هەرێمەی ئێمە دەنگی ناڕەزایی خەڵک دەنگە ناڕازیەکان وردە وردە هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی کە زاڵ بن و زۆرینەیەک پێبێنن لە پەرلەمانی کوردستانە کە ئەمە لەم چوارخولەی ڕابردووە ئەومان بەدی کردووە. هەموو 4 ساڵێک جارێک تاکی ئەم میلەتەی ئێمە مافێکی هەیە پێویستە ئەو مافی خۆی ممارەسەکە نابێ بە دیعایەت بەوەی کە خەڵکێک ناومێت بووە ئەویش تو تەسلیمی ئیرادەیەک بێ کە وای لێ بێت ئەو مافەی خۆی ممارەسە نەکە. ئەو مافەی خۆت ممارەسەکە با خەڵکی تر لە بری تۆ دەنگ نەیە. ئەو مافەی خۆت ممارەسەکە با تۆ دەنگێک بی بەرامبەر ئەو هەموو گەندەڵکارەی کە ڕوبەڕیان وەستایوتەتەوە بەردەوام ئەو دەنگە دلێر بێ. تۆ دەنگێک بە ناخی خۆت ئاسوودەکە، ناخی خۆت ئاسوودە ئەەکەی بەو دەنگە سبەینێ تۆ مەسئول نابی لە هەر قێرانە لە وڵاتە دروستە بێت چونکە تۆ لە شوێنی خۆیان لە مۆقعی خۆیان و توتە نەخێر. بەڵام ئەگەر دەنگ نەدەی زۆر احتیمالە دەنگەکەت بۆ بدەن واتە لە جێی تۆ کەسێکە چێت دەنگەداتەوە بۆ گەندەڵکارانە بۆ خەڵکی ئەم وڵاتیان بەم هەموو قێرانە بردووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕابردوو ئێستا و داهاتوودا لەبەرەی خەڵق و شەقام دەبێت و دەمێنێتەوە لە پێناو چەسپاندنی دادگەری تێدەکۆشێت. سەرەڕای دزینی دەنگەکانیشی لە هەڵبژاردنەکەی 12 ئایار بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمجارش بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین دەیەوێت هیوا و ئومێد ببەخشێتەوە بە کۆمەڵێک کاندیدی بەهێزەوە پەیامی خۆشگوزەرانی و ئایندەیەکی گەشت بە خەڵک و نیشتیمان بەرز کردووەتەوە. کاندیدێکی ژمارە 13 لە لیستی 194 کۆمەڵ ئیسلامی باوەڕی وایە پێویستە هاوڵاتیان بەستەڵەکی بێهیوایان بشکێن و ڕۆژێک دێت گۆڕانکاری هەر ڕوودەدات بەڵام پێویستە بە بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان دەموچاوێکی نوێ هەڵبژێرن. ڕاستە بیهیڤیاتیت گرتین بەس vê qeydê bişkênin û bîhîvî nebin çunku dinya hûna mînit yani labud rûşekê hêta guhartin yani bîhîviyatî vê bîhîviyatî ji devxorakin û xala duyêl ser xelkê me giring e evî rengî evî dengî evî cilkî evî vê corê xwarinê vî corî bigurin yani heta kengî dê her nefsî sehbetê bît her nefsî rengî bît nefsî tamê bît ev serî hinda sala ye yani nefsî sehbete ne gas ne xas ne kareb ne tiştek yani heta kengî ev e خەلکێ me bila hişyar bî ji vê çendê yani ewlen bîhîvî nebin çine deng dane ya divê dengê xwe bidane hindekê dî ku ew yani hizirkin ke ev dişên heta radekî guhrînê êxne hikûmraniya Herêma Kurdistanê. با بڕای بەشێک لە چاودێرانی سیاسی دزی و ساختەکاری لە هەڵبژاردنەکەی 12 ئایار بەشێک بوو لە پیلانی بێهیواکردنی هاوڵاتیان لە سندوقەکانی دەنگدان و ئەوەشی بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن بکات دەرفەتی ساختەکاری زیاتر بۆ ساختەچیەکان دروست دەکات چونکە دوولایینی دەسەڵات دەنگدەرانی خۆیان بە ئیمتیازات و هەڕەشەش بێت دەبەنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەوەشی بیر لە بایکۆتی پرۆسەی دەنگدان دەکاتەوە هەمان دەنگە ناڕازیانن کە گیرۆدەی نەعەدالەتی و ستەمی حکومڕانی دوو حزبی دەسەڵات بوونەتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.